ڕووداوەکانی گوڵەخانە و شەڕی نێوان براکان لە باشووری کوردستان یەکەم جار نییە. یەکلاکردنەوەی ناکۆچیە سیاسیەکان لە نێو حیزبەکانی کوردستان بە شەڕ و خوێنڕشتن مێژوویەکی دێرینی هەیە، سەرەتاکەی دەگەڕێتەوە بۆ ناوەڕاستی شەستەکانی سەدەی ڕابردوو. ئەو کات پارتی دیموکرات دووچاری یەکەم دابەشبوون و یەکترازان بوو لە مێژوویدا. مەلا موستەفای بەرزانی هێرشی کردە سەر بارەگای باڵی مەکتەبی سیاسی لە ماوەت و لە ماوەی ئەو چەند ساڵەدا دەیان کەسیان لە یەکدی کوشت. لەو کاتەوە کوشتن لە کاتی کێبڕکەی سیاسی بۆ دەسەڵات بووەتە نەریت لە هەر ڕووداوێکی جیابوونەوە و لە یەکترازانی حیزبی شەڕ و ئاڵۆزی و کوشتار ڕوودەدات. هەرچەندەم دۆخە لە دوای ڕێکەوتنی پارتی و یەکێتی لە ساڵی 1996ەوە کەم بووەوە، بەڵام تا ئێستاش ناوبەناو لە پێناو دەسەڵاتدا ڕکابەرەکان خوێن دەڕژن. لە سەرەتای ئەم ساڵەوە پارتی سۆسیال دیموکراتی کوردستان لەسەر دەسەڵات و پارە لە یەکترازانی قورسی تێکەوتووە کە دووبرا بۆ یەکلاکردنەوەی ناکۆچیەکان و دەستگەیشتن بە پارە و دەسەڵات پەنایان بردە بەر شەڕ و پەلاماری چەکداری تا لە کۆتاییدا دەستیان چووە خوێنی یەکتری. دەنگی تەقە و کوشتنی یەکدی لەسەر پارە و دەسەڵات شەقامی کوردی لە هەرێمی کوردستان تووڕە و نیگەران کردووە. پەیامی دژی شەڕی براکان تۆڕە کۆمەڵایەتیەکانی تەنیوە. لەگەڵەوەشدا هەندێک لە هاوڵاتیان ڕووداوەکانی 8 تەمووز بەبیر دەهێننەوە کاتێک لە هورشێخ جەنگی لە لووتکەی دەسەڵات دوورخرایەوە جگەلەوەی هەڵمەتێکی فراوان بۆ تۆمەتبارکردنی دەستی پێکرد. هاوکات ماڵەکەی بە شێوەیەکی ئەمنی توند گەمارۆ درا و گوشارەکانی سەریشی کە ئەمنی و سەربازی بوون ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر دەبوون، بەڵام ئەو ئاراستەی ڕووداوەکانی گۆڕی و پەنای بۆ دادگا برد. خۆتان زانم من زۆر ئارام بووم لە چەند ڕۆژی ڕابردوو بە هەموو ئەو شتانی کە ڕوویدا، بۆی خوا نەخواستە خوێن لە پەنجەی مناڵێکی ئەم شارە نەیە. هەرچەندە پێگە سیاسی و ئەمنیە هەواڵگریەکەی وای کردبوو کە سەرجەم خوێندنەوە و شیکردنەوەکان بەو ئاراستەیە بوون کە لە هورشێخ جەنگی پەرچەکردداری سەربازی دەبێ، بەڵام پێشبینی و شیکردنەوەکان وا دەرنەچوون و هاوسەرۆکی پێشووی یەکێتی بێدەنگی هەڵبژارد. بێدەنگی من مانای بێهێزینی هەواڵیدا. دڵم دەسووتێ بەو کەس و کاری شەیدەی کە ئێستا دەزانم لە ناخیانەوە ئازار و مەینەتیانێ ئەڵەن ڕۆڵەکانی خۆمان لە پێناوچی بەکوژدا. دواتریش پەنای بردە بەر پەیڕەوی ناوخۆی حیزبەکەی و دادگاکانی هەرێمی کوردستان. هەرچەندە ئەنجامەکەی بەویستی خۆی نەبوو، بەڵام بە بێدەنگی کشایەوە و بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لیستی بەرەیگەلی دروست کرد. داوای دەسەڵاتیان کرد، زۆر بە دڵێکی فراوانەوە هەموو دەسەڵاتەکانی خۆم ڕادەست کرد بە شەرتێک کە ئەم خوێنبەربوونە بوەستێ و ئاهێک بەبەر ئەو خەڵکە دابێتەوە.